32 سال اش ازمون حکمی کردستان هزراوی بجارد عرب اوی پشتوان دوزا گل کرد بیته بیش و چون ور چرخانک دریکا مجیا دوزا کردی دا چه هلویست حکمی بغداد یا گوهارتن پشتی چیبونا قواره هری ما کردستانه اره فاکتر ناف دولتی خراب کردنا پیوندیان دا ناف برا بغداد و هولیره هر او فاکتر نینه اوی بره کاریگر سر هلویست رژیم بغداد جی کردا روش عراق هر دیمینیت اخسیره هلویست خراب ی رژیم البغداش کردا آن بیت بیتا گوهارتن کرد چی بکن دا بغداد رازی بید اف پرسیاره و هندک دی دشمیوان خو بخلقاسی دیفک دکتر عبدالحسین شعبانی که اینو آماده بونا وان بارزان علي بيدر نفسلو فكولاري سياسي عراقي حسين العنقود نفسلو فكولاري عراقي غسان خضر ميدياكار القناة العربي مهند شوقي نفسكار وميدياكار مظفر مزيري ميدياكار كردستان 24 هين همي بخير هاتن مرحبا بكم جميعا مرحبا بكم هين همي بخير هاتن دكتور توجي بخير هاتي اتخلق السيدة في جنجشا مفاد قلتا هذه الحلقة من دی وی بابتی دست بکن 32 سال تمن قوار هرما کردستان بن ریوبریا کردان چید بیت اوه دریشترین ماوه بید 100 سال بوریدا گو قواره که کردی شیا بیت هند خوب بگیرید اره تو بینی که اف پیش و چونکا باش بید پرسا کردی دا تطورا فی مسار القضیه الکردیه بەڵێ بەڕای من بەرەو پێشچوونێکی گەورەیە بۆ یەکەم جارە قەوارێکی کوردی دێتە پێشەوە وێڕای ئەو فشار و ئاڵنگاریانەی ڕوبەڕووی بوونەوە بەڵام بەردەوامە و بە ئەزمونێک بەردەوام دەبێت کە بەلایانی کەمەوە وەک ئەزمونێکی سەرکەوتوو سیر دەکرێت ڕاستە هەڵە و کەم و کوڕی تێدایە بەڵام بە ئاراستەیەکی ڕاستدا دەڕوات و لە خاڵە تەندروستەکانەوە دەستی پێکردووە و ڕێچکەی خۆی وەرگرتووە بەرەو پێکەنانی قەوارێکی کوردی کە گوزارش لە خواستەکانی گەلی کورد دەکات و بەشێک لە هیواکانی دەپێکێت ئەویش لە ڕێگەی زنجیرێک ڕێکار و یاسا و سیستەمەوە کە پێویستە بەرەو پێشچوون و قوڵبوونەوەیان تێدا بکرێت یەکێک لە هاوکارەکان لە کاتی ڕێستەکەدا پرسیاری ئەوەی لێ کردم و گوتی تۆ ژمارەیەکی کەمی ئەو کەسانەی کە وەک تۆن واتە بیرمەندان و ڕۆشنبیران و ئەدیبان ئەو هەڵوێستیان وەرگرتووە ئەمە چۆنە لە کاتێکدا بیرکردنەوەی عەقڵیەتی گشتی پێچەوانەی ئەمەیە و بە چاوێکی کەم سەیری کوردەکەن وەڵامم دایەوە گوتم یەکەم ئەو هەڵوێستەی من و ژمارێک لە هاوشێوەکانم وەری دەگرین لە خۆمانەوە نییە یاخود دیاری یانیش هەیبەتێک نییە لە کەسێکەوە بێت ئەمە بڕیاردانە لەسەر واقعەکی زانرا و کە گەلی کورد تێیدا ناڵاندوێتی دووەم ئەمە مرۆڤایەتی کردنە بۆ مرۆڤایەتی خۆم بۆ ئەوی بتوانم مرۆڤایەتی خۆم بە مرۆڤایەتی بکەم پێویستە ئەم هەڵوێستە لایەنگریە بۆ گەلی کورد وەربگرم ئەمەش بەوەی کە گەلێکی ستەم لێ کراو لە ماوەی 100 ساڵی مێژووی وڵاتی عێراقدا تا ئەمڕۆ ستەمکاری زۆری بەرامبەر کرا شتێکی دیکە کە دەمەوێت بڵێمەوەیە کە ژمارەی زۆری دروشمە نیشتیمانە عێراقیەکان هەن کە هەڵوێستیان لەو بارەیە وەرگرتووە بەپەلە ناوی هەندێکان بیردەخەمەوە ئەوانیش خوددا لێ خۆش بوو عەزیز شەریف کامیل چەدرچی ئیبراهیم کوبە هەروەها هادی ئەلعەلەوی و ئەوانی دیکەش کە لە کاتە زووەکاندا لە کاتە دێرینەکاندا هەڵوێستی لەم شێوەیە پێشکەوتویان وەرگرتووە بە تایبەت ئەوانەی کە بانگەوازیان بۆ مافی چارەی خۆنووسین بۆ گەلی کورد دەکرد ئەم هەڵوێستە وام لێ دەکات پێداچوونەوە بۆ زۆر شت بکەم کاتێک قەوارەی کوردی یەکەم هەڵبژاردننی لە کوردستان ئەنجامدا و ئەنجامەکەشی کە دواتر 50 بە 50 ڕێککەوتنی لەسەر کرا ئەزمونێکی سەرەتایی بوو بەرەو ئیدارەیەکی سربەخۆ بۆ ناوچەی کوردی دوای کشانەوەی حکوومەتی عێراقی لێرەدا دۆزی کورد بە جددی خۆی خزاندە ناو گۆڕەپانی نێودەوڵەتی
کە لە ساڵی 1923 دۆزی کورد لەناو گۆڕەپانی نێودەوڵەتی ون بوو. یعنی شڕێگەم بدە بڵێم هەردوای پەیماننامەی سیڤەر لە ساڵی 1920 تا ساڵی 1991 دواتر بە گوێرەی بڕیاری 688 دۆزی کورد گەڕایەوە ناو گۆڕەپانە نێودەوڵەتیەکان کە دوای کۆتایی هاتنی شەڕی کەندا و کشانەوەی هێزە عێراقیەکان لە کوێیت لە 5 نیسانی ساڵی 1991 ئەو بڕیارە دەرکرا. ئەو بڕیارە لەسەر سێ هۆکاری گرنگ بوو. هۆکاری یەکەم داوای کرد ئەو سەرکوتکاریە ڕابگیرێت کە دەرهەق بە ناوچەی کوردی و هەندێک ناوچەی عێراق دەکرا. دووەم ئەو سەرکوتکاریە وەک هەڕەشەیەکی مەترسیدار بۆ سەر ئاشتەوایی و ئاسایشی نێودەوڵەتی دانرا کە پێشتر بڕیارێکی لەو شێوەی هەرگیز نەبوو. ئەو بڕیارە نێودەوڵەتیە دەیگوت ئەو سەرکوتکاریە ناوخۆییە هەڕەشەیەکی مەترسیدارە بۆ سەر ئاشتەوایی و ئاسایشی نێودەوڵەتی. ئەوەی سێم گرنگ بوو لە بڕیاری 688 ئەوەیە کە ئەو دۆسیەیە بە کراوەیی بهێڵرێتەوە لەسەر ئەمینداری گشتی پێویستە ڕاپۆرتێکی خولا و پێشکەش بە ئەنجومەنی ئاسایش و نەتەوە یەکگرتوەکان بکات لەبارەی بەرەوپێچوونەکانی ئەو دۆسیە. لەبەر ڕۆشنایی ئەو دۆسیەیە بڕیاری ناوچەی ئارام لە ناوچەی بازنەی پانی 36 دەرکرا کاتێکیش حکوومەتی عێراقی ئیدارە و داراییەکەی کشاندەوە باوەڕی وا بوو کە ناوچەی کوردی بە یەکجاری دەڕوخێت واتە نەموچە نە ئیدارە نە ئەزمون و شارەزایی بەمەش چۆن ناوچەی کوردی بەرەو پێش دەچێت بە کارلێک و هەوڵی جیاواز و بە ئیرادە و سووربوون هەڵبژاردن بەڕێوە چوو یەکەم پەرلەمانی کوردی و یەکەم حکوومەتی کوردی پێکێنرا و بەرەو پێشچوونەکان هەنگاو بە هەنگاو بەرەو ئامانجە گەورەکان ڕوویاندا. ئەمەش بووە هۆی کاردانەوەی نەرێنی پێچەوانەی هەرێمایەتی کاتێک هەر سێ وڵاتەکە بۆ ڕێگریکردن لە فراوان بوون یانیش پێشکەوتنی قەوارەی کوردی جار بەجار کۆ دەبوونەوە بۆ ئەوەی بە بڕوای خۆیان ناوچەکە تووشی پەتانە بێت. شتێکی دیکەی گرنگ بەو گەڕانە و بەرەو پێشچوونەی ڕوویدا ڤان دێر شتۆیل بڕیاردەری تایبەتی نەتەوە یەکگرتوەکان کە لە ساڵی 1990ەوە بەردەوام بوو تا ساڵی 1999 چەند راپۆرتێکی گرنگی لەبارەی دۆخی عێراق و دۆخی ناوچەی کوردی پێشکەش کرد. دواتریش قەڵغانێکی ئەخلاقی دروست کرد بە تایبەت لە دوای بڕیاری بەریتانیا و فەڕەنسا بۆ ڕاگەیاندنی ناوچەی ئارام کە قەڵغانێکی دروست کرد بۆ بەردەوامبوونی ئەو قەوارەیە و هەروەها کارلێکی نێوان ئەو قەوارە نوێیە لەگەڵ لایەنی نێودەوڵەتی بە تایبەت کە عێراق بەدەست ئابڵوقەیەکی توندی نێودەوڵەتیەوە دەیناڵان هەروەها ناوچەی کوردیش بەدەست دوو ئابڵوقەوە دەیناڵان ئابڵوقەیەک لە حکوومەتی عێراقەوە ئابڵوقەیەکی نێودەوڵەتیش کە لەلایەن وڵاتانەوە بەسەر عێراقدا سەپێنرا بوو بەشێکی کاریگەری بەسەر ناوچەی کوردیشەوە هەبوو. ئەوەی لەسەر کورد پێویست بوو کە ئەنجامیشاندا ئەوە بوو کە ساتە مێژوویەکە دەستنیشان بکەن ساتی مێژووی گونجاو بۆ قبولکردنی ئەو ئاڵنگاریانە ئاڵنگاریەکەیان قبول کرد هەر سەبارەت بەمەش خەریک بوو ئەزمونەکە شکستی دەهێنا بە تایبەت لە شەڕی براکوژیدا کە لە ساڵی 1994 بەردەوام بوو تا ساڵی 1998 و دەستوەردانی جیاوازیش کران تا ئەو کاتی ڕێکەوتن کرا. ئەو ڕێکەوتنەش فاکتەرێکی گرنگ بوو بۆ یەکڕیزی نەتەوەیی کوردی فاکتەرێکی گرنگ بوو بۆ مەبەستە. گوتەیەکی خۆمم بیر دەکەوێتەوە کە ئەو کات گوتم و ئێستاش دەیڵێمەوە ئەگەر شەڕی براکوژی گوناه بێت ئەوە دابەشکردنی کوردستان تاوانە. هەر بۆیە پێویست بوو ئەو دۆخە نوێیە بقۆزرێتەوە بۆ گەیشتن بە پێگەی نوێی لێک تێگەیشتن تەنانەت تا ئێستاش کێشە لە نێوان پارتی و یەکێتیدا هەن. تا ئێستا ئەو کێشانە بە زمانی گفتوگۆ
ئاشتیانە، نەرمی نواندن و دانوستان و سازشکردن چارەسەر دەکرێن. هەر بەمەش پێویست دەکات حکوومەتی عێراق سازش بۆ کورد بکات، وەک چۆن پێویستە کوردیش سازش بۆ حکوومەتی عێراقی بکات، بەو ئاراستەیە کە دەبێتە هۆی ڕێگەگرتن لە فراوانبوونی درزی ناکۆکیەکان، هەروەها بچووکردنەوەی ناکۆکیەکان تا ئاگەیشتن بە خاڵی چاوەڕێکردنی ساتی مێژووی گونجاوکەتی دەتەوەی بەڵێ تە بەحسی بڕیارە ئەنجومەنی ئاسایشانی نێودەوڵەتی کرد کو ئەمشین بێژین ئەو بڕیار یاری خوشکەر بوو بۆ دامەزراندنا وی هەرێمێ ساڵا 1991 و پاشی دامەزراندنا پەرلەمانی حکوومەتێ ئەرێ ئەف بڕیارە هاتیەدان حتا نوکەیە کارایە و شول پێتێتەکردن بۆ نمونە ئەگەر جارێک جاران هەرێمە کوردستانی ڕێپڕی هەرەشەیان بوو دێپێگیری vê بڕیار هێتەکردن ئانژی ئەف بڕیارە بۆ ماوەیەکی دیاریکردی بوو و نوکە بسەرڤەچوویە. ئەمە پرسیارێکی زۆر گرنگە. عێراق زۆری بەدەست سیستمی توندی سزادانی نێودەوڵەتیەوە چەشتووە. هەر لە ساڵی 1990ەوە واتە 4 ڕۆژ دوای شەڕی کوێیت بڕیاری 660 دەرچوو، دواتر بڕیاری 661 دەرچوو، پاشان زنجیرەی سزاکان هەر لە ساڵی 1990 تا ساڵی 1993 بەردەوام بوون و لەو ماوەیەدا نزیکەی 60 بڕیار لە دژی عێراق دەرکران بۆ سەپاندنی ئابڵۆقە و جێبەجێکردنی سیستمی توندی سزادان. هەموو ئەو بڕیارانی دەرکران لە چوارچەوەی بەندی حوتەمدا دەرکران کە تایبەت بوون بە جێبەجێکردنی دەستبەجێی ئەو جارنامەیە بە پێچەوانەوە. عێراق ڕوبەڕووی سزای زیاتر دەکرێتەوە لە ناویشاندا بەکارهێنانی هێزی سەربازی، تەنیا بڕیاری 680 نەبێت. ئەو کات ناومنا بڕیاری هەتی و واتە لە نێوان هەموو بڕیارەکانی دیکە، هەروەها بڕیاری لەبیرکرا و بڕیاری وەرچەرخان لە چوارچەوەی بەندی شەشەم دەرکرد. نەت ناو بڕیارە بەندی هەفتێدا بوو. بڕیارەکانی دیکە کە تایبەت بوون بە سزاکان هەر لە مادەی 39 تا مادەی 42 لە جارنامەی نەتەوە یەکگرتووەکان بوون. هەمویان هەڕەشە بوون، هەڕەشەی مەترسیداری تێدا بوون بۆ هەر وڵاتێک کە پێشەلکاری بەرامبەر یاسا نێودەوڵەتەکان بکات. ئەو بڕیارە چۆن دەتوانرا مامەڵی لەگەڵدا بکرێت، هەڵبەتە بۆچی ئەم بڕیارە لەبیر کراو، یانیش وەرچەرخان یانیش ون بوو. حکوومەتی عێراق لەسەر هەموو بڕیارە زەلیل و ناداپەروەرەکانی نەتەوە یەکگرتووەکان ڕازی بوو، تەنیا بەو بڕیارە ڕازی نەبوو. ئەمە یەکێکیان. ئەمریکا سوور بوو لەسەر جێبەجێکردنی تەواوی بڕیارە نێودەوڵەتیەکان کاتێک لەو بڕیارە نزیک دەبووە بەسەریدا بازی دەدا. هەندێک جار دەیان گوت ئەمە دەرگای مجاملەیە. نەتەوە یەکگرتووەکان کە ئەو بڕیاری دەرکردووە وەک بڕیارەکانی دیکە لەسەر جێبەجێکردنی ئەو بڕیارە سوور نەبوو. لیژنەکانی پشکنین، سزاکان و تا دوایی ئۆپۆزیسیۆنی عێراقیش بە چاوێکی سوکترەوە سەیری ئەو بڕیاری دەکرد چونکە باوەڕی بڕیارە پتنێ بوو بەرژەوەندیە کوردادا. لە بەرژەوەندی هەموو عێراقدا بوو، لە بەرژەوەندی ئەنجامدانی گۆڕانکاریدا بوو. ئەگەر ئەو بڕیارە بەسەر عێراقدا بسەپێنرایە لە بەرژەوەندی گۆڕانێکی ئاشتیانە دەبوو. دکتۆر ئەڤەدێمە بەرەف پرسیارەکە دیتر بەبێت هەکە ئەم هوسا بزانین ئەم بخوبدانین و چەند هەرێمەکی دیژی هەبان ji bilî هەرێما کوردستانê ئەرێما پتر بەرژەوەندی عێراقیدا نەبوو ji ber ku wekî em zanîn hebûna herêmeka pitinê dê kêşeyan bû layanê Kurdî çêket ji ber ku eqlê cemîyê Iraqiyan hûsa hezir dikin ku ev derfete pitinê ya bû Kurdan hatiye dan. Lê eger çend herêmê dî heban bû nimûne wekî herêma Başûrî, herêma Rojhelatî û desalat û imtiyazatê taybet dabanê çêdbû pitir berjewendiya Iraqiyan da her hûsat berjewendiya Kurdistanê jî da. ڕێگەم پێ بدە ئەوەشت پێ بڵێم ئەوەش پرسیارێکی گرنگە. نخبەی سیاسی عێراقی کە لە ساڵی 2023 تا ئەمڕۆ فەرمانڕەوایی عێراقیان کردووە جگە لە کوردەکان هیچ کامێکیان باوەڕیان بە فیدراڵیەت نەبووە. ئەگەر باوەڕیان بە فیدراڵیەت هەبووایە دەستوریان جێبەجێ دەکرد. جەخت لە پێکەنانی ئەنجومەنی فیدراڵی دەکات تا هەرێمەکان هەن. گریمان عێراق هەمووی بەسەر دوو هەرێمدا دابەش کراوە. هەرێمێکی کوردی یان کوردستانی، هەرێمێکیش عەرەبی.
ئەو کات ئەنجومەنی فیدراڵ لە نێوان هەرێمی کوردی و هەرێمی عەرەبیدا پێک دەهێنرا. بەڵام لە کاتێکدا کولتوری باو ئەو عەقڵیەتە بە کۆمەڵەی ئەو برادەرەمان لێرەدا باسی کرد، ئامادە نەبن بۆ قبوڵکردنی بیری فیدراڵی، بەردەوام هەوڵیان داوت دوای بخەن و دووری بخەنەوە. واتە پەرلەمانی عێراقی بڕیارێکی دا بۆ پێکێنانی هەرێمێکی فیدراڵی لە باشوور. لە هەمان ڕۆژدا بڕیاریدا پێکێنانی هەرێمی باشوور بۆ ماوەی 18 مانگ دوا بخات. تا ئەمڕۆژ هیچ کەسێک ئەو بڕیارە بیر نەما و هیچ کەسێکیش پێیەوە پەیوەست نییە، هەروەک چۆن شتێکی لەم جۆرە وەکەوەی کە هەر نەبێت. ئەمە لایەنێکە. بیرم دەکەوێتەوە کاتێک لە ساڵی 1992 لە ئۆپۆزیسیۆنی عێراقیدا بیرۆکەی مافی چارەی خۆنووسی نمنووسی، لە سەرەتادا ناڕەزایی زۆر ڕوویاندا. بۆ یەکەم جار بوو بەڵگەنامەیەک لە گردبوونەوەی عێراقی دەرکرا و ئەوەش بوو کە لە ساڵی 1982 ڕوویدا. کاتێکیش هاتینە سەر فیدراڵیەت دوای ئەوەی سەرۆک مەسعود لە شەقڵاوە بڕیاریدا. سەرۆک مەسعود لە ئەیلولی 1992 گوتی وەک ئامادەکاریەک بۆ کۆنگرەی نیشتیمانی عێراق کە وشەیەکی یەکگرتووی بۆ زیاد کرا و دوای 2 مانگ ئەنجامدرا. واتە لەو ڕێکەوتە لە مانگی نۆڤەمبەری 1992 گوتی ئەوانەی باوەڕیان بە فیدراڵیەت نەبێت ئێرە شوێنیان نییە و بڕیارێک لە پەرلەمانی کوردستان دەدەین و لە ڕاستیشدا و بڕیارە لە 4 تشرین لە پەرلەمانی کوردستان بۆ فیدراڵیەت لە یەک لاوە دەرکرا تا ئەو کاتێک کە دۆخەکە دەگۆڕێت. کاتێک بابەتی فیدراڵیەتم لە بەیاننامەی کۆتاییدا نووسی، زۆرێکە بوو ناڕەزایەتیان نیشاندا. داوایان دەکرد لە بەرامبەر وشەی فیدراڵی دەستەواژەی ویلایەتەکان بنووسین. لە ڕاستیشدا دەستەواژەی ویلایەتەکان زیاد کرا، فیدراڵیەت لە بەرامبەریدا ویلایەتەکان، بەو مانای کە بنچینێکی بۆ ئیسلامیەت دەگەڕێتەوە. دیچینە هەواڵان کاک مهەنەت ئەکە کەرەمکەی مداخەلە. زۆر سپاس مامۆستا ئەحمەد، شکران مرة ثانية. سپاس بۆ جاری سێم دکتۆر لە وەڵامی قسەکاندا کەواتە کۆکیەکان لەکوێدان لە کاتێکدا گوێبیستی وتەکانی سەرۆک مەسعود بارزانی بووین پەشێمان بووینەوە. دەیڵێت و زۆریش بەڕوونی دوای چوونی کورد بۆ ناو هاوکێشەی پێکێنانی عراقی نوێ لە کۆنگرەی لەندەن بنەماکە ئەوە بوو کە عراقێکی فیدرالی پێک بهێندرێت، تێیدا ڕێز لە مافیەمان بگیرێت. کاتێک بریمەر هاتە عراق بابەتەکەی گۆڕی بۆ داگیرکاری نەک بۆ ڕزگارکردن. لێرەدا سەرۆک بارزانی لە یەکێک لە دیمانەکانیدا دەڵێت ئێمە بە شێوەیەک مامەڵەمان لەگەڵدا دەکرا کە داگیرکار بین. دواتر ئۆپۆزیسیۆنی عراقیش بە شێوەیەک مامەڵی لەگەڵ کورددا دەکرد کە لەوانەیە لەو سۆنگەیەوە بێت کە بنەمای دوژمنایەتی ڕێگەی نەدابێت لەسەر ئەو بنەمایە بێت کە عراقی نوێ لەسەر بنەمای ستەم لێکراوی شیعەکان و ستەم لێکراوی کوردەکان و ئەنفال و هەڵەبجە و شۆڕشی کوردی لە باشووریش شۆڕشی شعبانیەتیش بنیاتنراوە. هەڵەکە لەکوێدایە؟ هەڵەکە ئەمڕۆ لە دەستور جێبەجێکردنی دەستوردایە، لە دادگای فیدرالیدایە. کاتێک دەستور هەموو دەسەڵاتێکی بە دادگای فیدرالی داوە هەندێک جار لە دژی کورد بەکار دەهێنرێت، واتە لە کۆی ڕووداوەکان هەڵەکە لەکوێیە و بۆچی؟ وەک خۆت کەسێکی نزیکی سەرۆک بارزانیت، بۆچی سەرۆک بارزانی دەڵێت پەشیمانین و لە ژێر کارگەری و بابەتە ڕوومان لە ڕیفراندۆم طبعا على اثر هذا الموضوع. شكرا زۆر سپاس. ڕێگەم پێ بدە بڵێم ژمارەیەک هەڵە لەو سیستەمە سیاسیەدا هەن کە دوای داگیرکاریەکەی ساڵی 2023 دامەزرا. ئۆکاری ئەو هەڵانەش بنەماکەی بۆ دەستور و یاسای ئیدارەدانی دەوڵەت بۆ قۆناغی ئینتیقالی دەگەڕێتەوە و گوازراوەتەوە بۆ ناو دەستوری هەمیشەی عێراق کە لە 15 تشرینی 2005 دەنگی لەسەردرا. ژمارێکی زۆری بۆمب لەناو دەستوردا هەن، لە هەر ساتێکدا بێت دەکرێت ئەو بۆمبانە بتەقنەوە. دەستورێکی لایەنگیرە، دەستور لەسەر بنەمای پێکاتەکان داڕێژراوە، نەک لەسەر بنەمای هاوڵاتی بوون و ڕەگەزنامەی. تەنانەت دەگەر قسە لەسەر ڕەگەزنامەش بکات، بەڵام لەسەر بنەمای پێکاتەکان داڕێژراوە. پێکاتەکانیش واتە چی؟ واتە دەبێت ملکەتی مەزهەبێک یان گروپێک یان ئەتنیکێک یانیش تائیفیەک بێت.
لە کاتێکدا دەوڵەتی هاوچەرخ لەسەر بنەمای هاوڵاتی بوون و ڕەگەزنامە بنیاد دەنرێت. ڕەگەم پێ بدە بڵێم کاتێک دەستور لە پێشەکیەکەیدا دووجار باز لە پێکاتەکان دەکات، هەروها لە مادەی 9 لە مادەی 12 لە مادەی 49 لە مادەی 125 لە مادەی 142 باس لە پێکاتەکان دەکات. جگە لە دابەشکاری تایەفەگەری و ئیتنیکی هیچی دیکە هەڵ ناگرێت. هەر بۆیە دەکرێت دوای ماوەیەک لە ڕێگەی گفتوگۆیەکی دوور و درێژ ئەنجومەنی فێدراڵێت پێک بهێنرێت بۆ دامەزراندنی فێدراڵێتەکان بۆ عێراق. دووبارە داڕشنەوە بۆ هەموو ئەمانە بکاتەوە بە گوێرەی شێوازێکی نوێ بەو شەوەی کە تەواوی درز و کەم و کوڕەکان لە بەرچاو بگرێت. ڕێ و خاڵە ئەرێنیانەی بۆی زیاد دەکرێن. زێدەبار ئێمەش لێرەدا ئەزمونێکەیە ئەو ئەزمونە لە بەرچاو دەگرین. هەر بۆیەش لە هەندێک ناوچەدا داواکاری بۆ فێدراڵێت سەریان هەڵدا و دەڵێن دەمانەوێت وەک کەرێمی کوردستان ئێمەش ببین بە هەرێمێکی فێدراڵی. بەڵام لەو دۆخە هەڵچوونەیەدا پێداویستی تەواو بۆ دامەزراندنی ئەو جۆرە فێدراڵێتانە لە بەردەست نین. عێراقیش لە ساڵی 2023 تا ئەمڕۆ بە دۆخێکی شێواودا گوزەر دەکات. عێراق بەدەست 4 پرسەوە ناڵاندوێتی و تا ئەمڕۆ هەر بەردەوامن. بەدەست تیرۆرەوە ناڵاندوێتی کە تا ئێسش بە شێوازی جیاواز بەردەوام بووە. چونکە بەهۆی ناکۆکی کۆمەڵایەتەکان، نایەکسانی کۆمەڵایەتی و هەستکردن بەستەمکاری کە زۆرێک لە توێژەکان بەدەستیەوە چەشتویانە لە هەر ساتێکدا بێت، دەکرێت هێلکەی تیرۆر بتروکێت. بەدەست تایەفەگەریەوە ناڵاندوێتی کە تا ئێستاش زیندووە و ئەگەر لە ڕووی کۆمەڵایەتیشەوە ڕەت کرابێتەوە. بەڵام لە سەراسی دەسەڵات تا ئێستاش بەردەوامە بەدەست گەندەڵی ئیداری و دارایی ناڵاندوێتی و ئێوەش لە من زیاتر دەیبیستن. ڕۆژانە ڕوودا و کەیسی بێسنووری ئیداری و دارایی ئاشکرا دەبن. هەروها عێراق بەدەست چەکی بێمۆڵەتەوە ناڵاندوێتی و ئەمڕۆژ زۆر زیاتر لە جاران چەکی کۆنتڕۆڵ نەکراوی ئەوەی لە دەرەوەی ئەو چەکانەیە کە لەلایەن دەوڵەتەوە بەکار دەهێنرێت. ئەگەر عێراق بەم واتایە بەردەوام بوو، ناتوانرێت ئەوە بەدەست بهێنرێت کە خەڵکی عێراق هیوای بۆ دەخوازن. عێراق لە دەست دەردەچێت و پەرتەوازە دەبێت. لێرەدا بەرپرسیارەتەکە پێویستی بە دووبارە پێداچوونەوە بە زۆرێک لەو بابەتانە هەیە. هەروەها پابند بوون بە گفتوگۆیەکی کراوەی کۆمەڵایەتی بەردەوام سەرەتا لە نێوان خۆمان و خودی خۆمان، دواتریش لە نێوان خۆمان و ئەوانی دیکە. لە پێناو گەیشتن بە چارەسەری نوێ کە ئاگرەکە بکوژێنێتەوە و پرۆسەی لە دەست دەرچوون گەمارۆ بدات کە لەوانەیە ڕوو بدات. دواتریش پارێزگاری لە یەک پارچەی وڵات بکات و بە قوڵایی مافەکاندا بچێت لە ناویشاندا مافەکانی گەلی کورد. دکتۆر الڤێرێ خاڵەکە گرنگیە هەی. هەرێما کوردستانê جۆراکیش جۆرا سەربەخویەکە تایبەت بخۆ هەبوو ساڵان نۆتۆیەکی حتا 2003 ڕژێما بەرێ هاتای خستن 2003 بۆ چووناتە کورد خەلەت نەبوون کو چوینە بەغدا بۆ پێکئینەنا سیستەمێکی نییە حکومڕانیە کو پشتینگە هەر ئەف سیستەمە بخۆ بوو باڵا بۆ کووردا. ئەرێ ئەگەر لایەنێ کوردی گوت بە ئەمریکیە و وی لایەنێک و حکومەتی پێکئینیت ئەس هەرێمەکە سەربەخۆمە و بەری نوکەژی هەبوویمە هین بخۆل بەغدا بگەهنە ڕێکەفتنێکی و سیستەمێکی نییە حکومڕانی و پشتینگە دێ مەدەخوازی هەبن مەدەخوازیت خۆیتین دلگەر هەوە دەنوستاندنێکین ئەو ئەم بەشدایت پرۆسیا سیاسی بەغدا ناکەین ژبەر و مەبخۆ سیستەمێکی سیاسی تایبەت مەوەیە هەی. شيء في لا يتغير شيء في هذه العملية. نەخێر من لەو باوەڕەدام کورد بە حکمەتەوە مامەڵی کرد. سەرکردەکانی کورد بە حکمەتەوە ڕەفتاریان کرد. بەتایبەت سەرۆک کاک مەسعود و سەرۆک مام جەلال بە حکمەتەوە مامەڵیان کرد و بە تێڕوانینێکی دوورمەودا و خوێندنەوەیەکی باش بۆ گۆڕانکاریە نێودەوڵەتیەکان. یەکەم هەرێمی کوردستان چیتر ئەو هەرێمە نەمابوو کە هەبوو، چونکە تەماعکاری هەرێمایەتی نێودەوڵەتەکان گەورە بوون بەرامبەر بە هەرێمی کوردستان، تورکیا، ئێران و سووریا. یعنی ڕێکەی پارێزگاری سەر هەبوو نەخۆ کرد؟ نەخێر بە حکمەتەوە مامەڵیان کرد و بە تێڕوانینێکی دوورمەودا. ڕاستە پارێزگاریان لە خۆیان کرد، بەڵام پارێزگاریان لە ئایندەی ئەزمموی کوردستانیش کرد. پارێزگاریان لە داهاتوی بزوتنەوەی کوردی کرد لە ئایندەی خواستەکانی گەلی کورد. هەندێک جار تۆ بەرزترین ئەو داواکاریانە دەکەیت کە خواستەکانت ڕازی دەکەیت، بەڵام تۆ ناتوانێت لە ئەرزی واقعدا جێبەجێیان بکەیت. دواتریش زیان بە گەلەکەت دەگەێنیت. بۆیە من لەو باوەڕەدام
حکمت لەو مامەڵێدا بوو کە کورد کردی تا ئێستاش هەر لەسەرم ڕێگەی ڕفتار دەکەن بە تێڕوانینێکی دوورمەودا هەروەها هەنگاو بە هەنگاو لەگەڵ بەرەو پێچوونە مێژوویەکان چ دووریانیش نزیک کورد بە ماف و خواستەکانی دەگات قەوارەیەکی سربەخۆدا دەمەزرێنن و جیهانیش بەو ئاراستەی هەنگاو دەنێت پێویستی بەکات و سەردەمە و پێویستی بە لێکتێگەیشتنی نوێ هەیە ئەو کات پێویستی بە توێژێکی سیاسی نوێی متمانەتدار هەیە پێویستی بە گۆڕانکاری لە وڵاتانی هەرێمەکەدا هەیە ئەگەر سبەی هەر گۆڕانکاریەک لە ئێرانیان تورکیا بکرێت من پێت دەڵێم بە ئەرێنی بۆ ناوچەی کوردی دەشکێتەوە دێزبرنا دەف میوانت خۆ کاک حسێن عنقوت دکتۆر ئەمڕۆ پێکاتە بچووکەکان لە گۆشەیەکی نیگەراندا دانیشتون لە نێوان ئێران و تورکیا ئەو دوو وڵاتە بە دوای زیندوکردنەوەی ئیمپراتۆریەتەون بۆکانیاندا دەگەڕێن ئەم کێشەیە نەمردووە هەتایە هیچ چارەسەرێکی نییە تەنیا مەگەر ئەو دوو وڵاتە هەڵبۆشێنەوە ئەمەش مەحاڵە لێرەدا لە ڕووی ناوخۆییەوە هەرێمی کوردستان لەگەڵ دەوڵەتی فیدراڵ مادەی 140 ناوچە کێشە لە سەرەکان و پرسی کەرکووک هەن بەڵام هیچ کامێک لە حکوومەتێک لە دوای یەکەکان بیۆری چارەسەرکردیان نەبووە ئەوە چیە کە هانی چارەسەر نەکردنی دەدات ئایا ئەوە کارتێکی فشاری نێودوڵەتی هەمیشەییە و بۆ هەتایە لەلایەن ئێران و تورکیا و ئەمریکا و دەمێنێتەوە سوپاس وأمريكا شكرا سوپاس دەکەم هەموو ئەو هۆکارانە هۆکاری هەرێمی گرنگن هەروەها باوەڕبوونی تیمی دەسەڵاتداریش ڕۆڵی هەیە هەروەها بەرژەوەندەکانی تیمی دەسەڵاتداریش ڕۆڵیان هەیە و پشت بە متمانەی ئاڵوگۆڕکراو لەسەر لێهاتووییان بۆ دانوستانەکان دەبەستێت بە پشوویەکی درێژ و دان بە خۆداگرتنەوە لەوانەیە لە هەندێک حاڵەت بەرامبەر بە ئەشکەنجەدانیش ئەمە دەکرێت ڕۆڵی هەبێت من وەک خودی خۆم گرە و لەسەر ئەمە دەکەم کە سەردەم لەم بابەتە یاخود ئەو بابەتە لە بەرژەوەندی کورد دەبێت لە بەرژەوەندی گەلی کورد دەبێت لە بەرژەوەندی خواستە ڕەوا و دادپەروەرەکانی گەلی کورد دەبێت بەبێ لە بەرچاوگرتنی وردەکاریە بچووکەکانی ئێرە و ئەوێ بەڵام گەلی کورد شایستەی ئایندێکی باشتر لەوەی کە ئێستا هەیەی نەک تەنیا لە عێراق بەڵکو لە ئێران و تورکیا و وڵاتانی دیکەی ناوچەکەش دیچینە دەف کاک عەلی بەیدەر ئەگەر هەر پرسیارێک هەبیت بەڵێ دکتۆر جەنابەت فەرمووت هەندێک خاڵی مرۆیی و ئەخلاقی هەن کە هەندێک هەڵوێست لای ئێوە و هەندێک ناونیشانی دیکەی سیاسی و تەنانەت فکریش دەجوڵێنن کە بەرگری لە دۆزی کوورد دەکەن من وەک خۆم خۆشم بە یەکێک لەو دەنگانە دەزانم بەڵام لە بەرامبەردا هەندێک ڕایدیکە هەن کە دەتوانین ناویان بنێن ڕای قەیراناوی یانیش ڕای دژبەری ئەمڕۆ کە من باسی قەیرانی نێوان هەولێر و بەغدا دەکەم هەندێک جار پێم دەڵێن ئێوەی کورد ئەمەش بەهۆی هەڵوێستە نەگۆڕەکەمانەوەیە جا من پێیان دەڵێم کاکە گیان ئێمە پیاوی جبورین و کوردی نیم بۆ ئەوەی هەڵوێستێکی سیاسیم هەبێت بەڵام لە بنەمامرۆیەکانەوە من قسە لەسەر و بابەتە دەکەم پرسیارەکەم ئەوەیە چۆن دەتوانرێت دەنگە قەیراناوی و دژبەریەکانی هەردوولا کۆنتڕۆڵ بکرێت چونکە لە هەمان کادا ئێمە هەندێک دەنجی کوردی دژبەریشمان هەیە کە بەرەو دروستکردنی قەیران دەڕوات لە بەرامبەردا هەندێک دەنجی عەرەبی هەن کە بینیومانە دەخوێنێتەوە کاغەزێکی بەدەستەوە و پەخشی ڕاستەوخۆ دەکات و باسی سەرکەوتنێکی گەورە دەکات ئەویش بڕینی موچەی هەرێمی کوردستان و برسیکردنی فەرمانبەران و هاوڵاتیانی یاسایی هەرێمە چۆن دەتوانرێت ڕۆڵی ئەم جۆرە گوتارانە بچووک بکرێتەوە و ڕوبەڕویان ببنەوە چ لە ڕێگەی گوتاری دژبەریانیش تەنانەت بە هەڵوێستی سیاسی و تەنانەت ڕقۆکینەش و پێی بڵێن کاکە تۆ دەنگت پڕە لە دژایەتیکردن و بێدەنگ بە و لەم قۆناغەدا قسە مەکە ئێمە باسی بڕیار بەدەستەکان دەکەین ئێمە وەک شرۆڤەکاری سیاسی یەکێکین لەو ناونیشانەی ڕای شەقام دروست دەکەین بەڵێ سوپاس دەستخۆش زۆر سپاس دەگەڕێمە و دەڵێم ئێمە پێویستمان بە گفتوگۆی زیاترە پێویستمان بە لێک نزیک بوونەوەی زیاتر و کردنەوەی زیاتری دەرگا و دەواازەکانە بەڕووی یەکتریدا بەشێکمان هەیە تەنیا کەمینەیەکی زۆر بچووک نەبێت ئەوانی دیکە دەمارگیرن دەمارگیریش چ ئاینی یان نەتەوایەتی یاخود ئایدۆلۆژی بێت هەنگاو بەرە و تونڕەوی دەنێت
هەموو دەمارگیریەک توندڕەوی نییە، بەڵام هەموو توندڕەویەک تا ڕادێکی زۆر دەمارگیریە. هەر بیرۆکەیەک لە بیرکردنەوە بگۆڕێت بۆ جێبەجێکردن ئەوە دەبێتە دەمارگیری. ئەگەریش دەمارگیری لە بیرکردنەوەدا گۆڕا بۆ ڕەفتار دەچێتە قۆناغی تونند و تیژی. ئەگەر تونند و تیژیش بەهەڕەمەکی بێت بۆ تیرۆر دەگۆڕێت. ئەگەریش سنوورەکان ببەزێنێت دەبێتە تیرۆری نێودەوڵەتی کە لەوانەیە کاریگەری هەندێک لەو دەنگانە ببنەوەی گەیشتن بەم خاڵە. گفتوگۆی زیاتر و پێشکەشکردنی نمونەی زیاتر و یەکگرتنی زیاتری نیشتیمانی. بۆیە باسکردن لەسەر گفتوگۆی عەرەبی کوردی، لەسەر برایەتی کورد و عەرەب، لەسەر کۆمەڵی هونەری کوردی عەرەبی لەوانەیە سبەی قوارێکی سیاسی لەم شێوەیە دابمەزرێت. بۆ نمونە حەزبی عەرەبی کوردی لەوانەیە پێک بێت شتێکی لەو جۆرە، بۆ ئەوەی هەوڵ بۆ ئەو ئامانجانە بدات کە خزمەتی هەردوو تیمەکان لە هەردوو لا بکات. لەسەر و بابەتە شتێکم بیرکەوتەوە لە بابەتی نێودەوڵەتی. من 7 بڕیاری نێودەوڵەتیم لە بەرژەوەندی دۆزی کورد داوە لە جیهان، لە کۆنگرەی بیشتۆتگارد، لە کۆنگرەیەک لە بەرشەلۆنا، لە کۆنگرەی مارسیلیا، لە کۆنگرەیەکدا لە ئیکوادۆر، لە کۆنگرەیەکدا لە هەروەها لە یەریڤان هاوکات، لە کۆنگرەیەکدا لە کۆبنهاگن، وێڕای کۆنگرەی بزوتنەوەی عەرەبی بۆ مافەکانی مرۆڤ لە دارولبەیزا. ئەو کۆنگرەیە واتە کۆنگرەی دارولبەیزا. لەوەوە دەست پێ دەکەم کە بڕیاری چارەی خۆنووسینی بۆ گەلی کوردە. نزیکەی 800 بۆ 850 کەسایەتی عەرەبی تێیدا ئامادە بوون. ئەمە لە ساڵی 1990 بوو. ئەو بڕیارەی بۆ پشتگیریکردن لە مافی چارەی خۆنووسین بۆ کوردرا بیرشم دەکەوێتەوە. لە یەکێک لە کۆنگرەکان مشتومڕێکی زۆر لەسەر ئەو پرسە کرا بەوەی کە بۆچی ئاوا نەڵێین مافی کورد بەبێ ئەوەی ناوی بنین مافی چارەی خۆنووسین. یەکێکان گوتی لەحزەیەک بۆستە بابزانی نوێنەرانی کورد ڕایان چییە؟ ڕووی لە من کرد و گوتی فەرموو ڕای خۆتمان پێ بڵێ. من گوتم من کورد نیم، من عەرەبم، هەروەها عەرەبێکی ڕەسەنیشم. جەهەل لە ڕاستیدا هەندێک جار دیدگایەک لەسەر دروست دەبێت کاتێک داکۆکی لە پرسێک دەکەیت و لەسەری سوور دەبیت و باوەڕت پێی هەیە، تێڕوانینێک لەسەر دروست دەبێت کە تۆ لایەنگری یاخود سوودمەندی لەو دۆزە. ئێستاش زۆرێکی لەو جۆرە هەن لە زۆرێک لە ناوەندەکان. بۆیە من جەخت لە گفتوگوی زیاتر و پەیوەندی زیاتر دەکەم. هەر چالاکیەک لە کوردستان بکرێت ئەگەر کەسایەتیە عەرەبەکان تێیدا بەشدار بن سوودی دەبێت. تەنیا لە کۆمەڵەیەکی دیاریکراودا قەتیس نەکرێت، بەڵکو هەر جارە و کۆمەڵەیەکی نوێ بانگهێش بکرێت. هەر کۆمەڵێکی نوێ بێت ئەو بیرۆکەیە بڵاو دەکاتەوە، بیرۆکەی برایەتی و پەیوەندی برایەنە بڵاو دەکاتەوە. الحوار مهم جدا وتحدثت كثيرا عن أهمية الحوار. دانوستاندن یا گرنگە تەگەلێک جارە بەحسی گرنگیەوەیە کرد. تایبەتیت نابەرە کەساتی کورد و عەرەب یان ژێرێک خراوە گروپاندا. مدوێت دیاریکردی بەحسێ vê çendê bikem her dem gazin deşlanê Kurdît hate kirin ku taklayene li ser siyaseta naftê diket li Herêma Kurdistanê bê rezamendiya Bexda. سياسة الإنتاج النفطي أو سياسة نفطية في إقليم كردستان. لبري دمك كرد قفتوها سياسة نافرة سروك حكمة هرم كردستان وسروك وزيران عراق دا تشيبو إلى اتفاق موقع بين أعلى و گەشتنارێک کەفتنەکە مورکریت نابەرە هەردوولانەدا و لێکتێ گەشتنەکە باش چێبوت نابەرە هەردووکەدا بەلە لیژنەکە سادەیە و چەند ئەندام پەرلەمانێت عێراقی پێکتئێت و لیژنە داراییدا لابوون دەستکاریت خارج بەرە کەفتنێدا کرد ئەوێژی کێشەیەکە مەزن چێکرد بۆ جا عێراقی و بۆ هۆکارک و دەنگدان سەر بودجێ گیرۆ ببیت و چێت بیت گەیتە وی ئاستی و ئەفری کەفتنە هاتیەکردن شناف بچیت ئەوژیش بەر هەرسو کەفتێ گروپێکیت ناف لیژنە داراییت برلمان العراق ده تو شو صحت كيف برسي من أعضاء اللجنة المالية في البرلمان العراقي يعني كيف تنظر إلى هذا الموضوع يعني أنا أعتقد أن من لو باوردم كيش ياسايا كان بردوام دبنو لداهاتو دا آلوستريج دبن
ئەگەر لێک تێگەیشتن و گەمارۆدانی ئەو کێشانە ڕوونەدات چونکە بەشێک لەو کێشە یاساییانە لە ناو دەستوردان مادەی 111 و 112 لەبارەی نەوت تەمومژاوین لەلایەک دەڵێت نەوت و سامانە سروشتەکانی دیکە مڵکی گەلن لەلایەکی دیکەوە باس لەوە دەکات ئەگەر پرۆسەی دەرهێنان لەگەڵ هەرێم و بە هەماهەنگی لەگەڵ حکوومەتی فیدراڵی یعنی کێشەت یاسایان دەها یانژی نیازێت خراپ پشت هەنە و خۆهەکەت ناو دەستوریشدا هەبیت پیتەی پێ ناکەن بەڵێ هەردووکیان بۆچی من گوتم هەر تیۆرێک هەر ئایدۆلۆژیایەک هەر ئاین و هەر شتێک تەنیا کێشە لە دەقەکاندا نییە کێشە جێبەجێکردنێدا کێشە لە جێبەجێکردنیشدا هەیە کێشە لە جێبەجێکردنەکەیدایە هەمیشە دەمارگیری پاسا و بەهانە دەبینێتەوە بۆیە ئەوانەی باوەڕیان بە مافەکانی کورد نییە پاسا و بۆ نانەوەی قەیران لەوەی کە وەستانەوە لە دژی ئەمە دەدۆزێتەوە بۆ ئەوەی بابەتەکە بە ئاراستەی قەیراندا بێت بۆیە من لەو باوەڕەدام دەبێت گفتوگۆ بەردەوام بێت تا جارێکیان سەرۆک مەسعودیش هەمان ئەو قسەی کرد و گوتەکەی کاریگەر بوو گوتی کە گفتوگۆی ساڵێک باشترە لە شەڕی کاتژمێرێک با گفتوگۆ بکەن دوای ساڵێک دوای 2 ساڵ هەلویستی نێودەوڵەتی و یە هەرێمی چی کاریگەری سەر هەندی هەیە و بەغدا و هەرێم نەگەهەنە چڕێکەفتنان و دەستێوەردانێتدا بکەن و شکستە بڕێکەفتنان بینن وەکیک و ئەوەل یازدەی ئازارێت چێبووی سیرکە فاکتەری هەرێمایەتی نێودەوڵەتی سەبارەت بە دۆخی عێراق نەک تەنیا دۆخی عێراق بەڵکو هەموو وڵاتانی ناوچەکە ئێستا لە سووریا ڕۆڵێک دەبینێت لە لوبنان ڕۆڵێک دەبینێت لە یەمەن ڕۆڵێک دەبینێت هەوکات لە لیبیا ڕۆڵێکی تر ڕۆڵی زۆر گەورە لەو بارەوە هەیە فاکتەری هەرێمی و نێودەوڵەتی ڕۆڵی گەورەی سەپاندووە بەڵام ئیرادەیەکی یەکگرتوو هەبێت ئیرادەی لێک نزیک بوونەوە لە نێوان لایەنە نێو خۆیەکان دەکرێت کاریگەری فاکتەری هەرێمایەتی و نێودەوڵەتی کەم بکرێتەوە یاخود ڕۆڵی فاکتەری نێودەوڵەتی و هەرێمایەتی لاواز بکرێت بەڕاشکاوانە دەیڵێم عێراق ئێستا ئەگەری ئەوەی هەیە کە تووشی ئاڵنگاری زۆر ببێتەوە هەژمونێکی بەهێزی ئێرانی لە ناو عێراقەیە هەروە هەژمونێکی بەهێزی ئەمریکیش لە ناو عێراقەیە ئەو دوو هەژمونە لە سەرخاکی عێراق کەوتونەتە ململانێ لە ساڵی 2023 تا ئەمڕۆ جارێک ڕێک دەکەون و جارێکی دیکە ناکۆک دەبن لێرەدا عێراقیەکان قوربانین ئەوانن کە چاوەڕێ دەکەن بۆیە هەرچەندە دۆخی عێراق لە خاڵەکانی بەرێککەوتن نزیک ببێتەوە ئەوەندە دەرفەتی ئەو دۆخەی دێتە پێشەوە کە بە ناڕەحەتی تێیدا بژین بەڵێ دچینە دەفکا کە خەسان خزڕی دکتور من دوو پرسیارم هەیە پرسیارێکیان کۆمەڵایەتی و ئەوەی دیکەیان سیاسیە پرسیاری کۆمەڵایەتی واتە ئایا هیچ پاساوێک نییە بۆ ئەوەی بەهۆی بربەستی زمان کوردێک ترسی لە عەرەب هەبێت یانیش عەرەبێک ترسی لە کورد هەبێت واتە پەیوەندی نێوانیان نزیک لە نەبوونە واتە کوردی لە زمانی عەرەبی تێناگات و عەرەبیش لە کورد تێناگات ئەمەش بابەتێکی سەختە واتە لە ڕووی تەکنیکیەوە تۆ ناتوانیت فێری زمانی کوردی ببیت و لە بنەڕەتیشدا تۆ ناچار نیت بۆ ئەمە پرسیاری دووەمم هەمیشە هەرێمی کوردستان بەوە تۆمەتبار دەکرێت کە نایەوێت عێراق سەقامگیر بێت بەڵام لە ڕاستیدا پێچەوانەکەی ڕاست نییە جۆرێک لە هاوکێشی هەڵگەڕاوە بۆ ئەو بیرکردنەوەی هەیە سوپاس دکتور زۆر سپاس سەیرم کە سەرەتا بە کوردی پێت دەڵێم بەسەر چاو بەخێر بێیت هەر بژیت بۆ من جێگەی داخە کە بە زمانە جوانەکەی ئێوە قسە ناکەم ئەمەش لەوانەیە بۆ کەسێک لە تەمەنی مندا کارێکی زەحمەت بێت کە فێری ئەو زمانە ببێت بەڵام ئەگەر بەر لە چەندین ساڵ دەوڵەتی عێراقی ئیمکانیەت و دەرفەتی ڕەخساندە بە بۆ فێربوونی هەردوو زمانەکە بۆ هەردوو تیمەکە کارێکی نایابی دەکرد و بۆ کورد و بۆ عەرەبیش تا ماوەیەکی نزیک تا دەرکردنی بەیاننامەی 11 ئادار کورد تەنیا لە قۆناغی سەرەتایی بە زمانی کوردی دەیان خوێند بەڵام لە قوتابخانەی ناوەندی و ئامادەیەکان خوێندن بە زمانی عەرەبی بوو ئەمە بەشەکە لە هەیمەنەت و کارتێککردن و شوێن کەوتن کە تیمی دەسەڵاتدار هەوڵی دەدا بیسەپێنێت بەم دواییانە حکوومەتی مەغریب بڕیارێکی دەرکرد بۆ کردنی سەری ساڵی ئەمازیغی بە پشووی فەرمی هاوشێوەی
پشوەکانی جەژنی زاینی و سەری ساڵی کۆچی واتە ساڵی ئەمازیغی لەگەڵ ساڵی زاینی و ساڵی کۆچی هاوتا کران. بەر لەوە بڕیارێکی دەرکرد بوو بۆ ڕێکخستنی زمانی ئەمازیغی و بە دووەم زمانی فەرمی سەرەکی لە وڵاتی مەغریب هەژمار کرا. بۆ مەبەستەش ماوەی 15 ساڵ دیاری کرا تاوەکو دووبارە ڕێبازنامەی خوێندن ڕێک بخرێتەوە، لەوانەشە پێویستی بە 2 دەی دیکە شەبێت. بەڵام ئەوەی کە فەرمووت بە تەواوی ڕاستە و پێویستمان بە زەمینە سازی هەیە، هەروەها هاندانیش، واتە لەوانەیە زۆر گونجاو بێت کە تەنانەت قوتابخانەی کوردیش لە بەغدا بکرێنەوە بۆ فێربوونی زمانی کوردی. لەوانەیە خواستێکی زۆری لەسەر هەبێت و دەکرێت هاندانێکی زۆری هەبێت بۆ ئەوەی وەرگێڕمان هەبن، نەک تەنیا کەسانی وەرگێڕ لە کوردیەوە بۆ عەرەبی، بەڵکو لە عەرەبیەوە بۆ کوردیش، واتە کەسانی عەرەب وەرگێڕان بۆ زمانی کوردی بکەن. ئەمە گرنگە. پرسیاری دووەم پەیوەندی بە پرسیارەویە دوێ و پرسیارە منژیکە 2003 هەرێمەکە پێس هەبوو هەکە ئەم بەراورد بکەین گەل سیستەمەکی نیە سیاسی لە عێراقێ کووی سەردەمی لاواز بوو. بەلێ پشتی 20 ساڵان و ئاساییبوونە ڕەوشە بەغدا و نوکە گەشتی ئاستەکی هزر خودکەت کویا هێزە هەرێم بەرامبەر لاواز دەبیت و هەمان دەمدا بەغداژی دوێت لاوازی هەرێمێ ببینیت. ئەرێما باشترینە مە حکمەتەکە پێز ناوەندی هەبیت و هەمان دەمدا هەرێم ژیا پێز بیت و پێزبوونەوان ڕەنگڤەدانێ سەر ئێکودو بکەت یانژی دوێت هەردەم هوسا ئەم هزر بکەین کو دوێت بەرامبەری من یە لاواز بیت حتا ئەزی پێز بم. حکوومەتی فیدراڵی بەهێزیش بێت ئەگەر هەرێمی کوردستان لاواز بێت واتە دەوڵەتی عێراقیش هەر لاواز دەبێت. بەڵام ئەگەر هەرێمی کوردستان بەهێز بێت لە بەرامبەردا حکوومەتی عێراق لاواز بێت ئەوە دەوڵەتی عێراقیش بەروەژی ڕاستە. بۆ ئێمە پێویستمان بە هەرێمێکی بەهێزە بە مافەکانیەوە و پێویستمان بە دەوڵەتێکی فیدراڵی و حکوومەتێکی فیدراڵیشە بە مافەکانیانەوە. لێرەدا دەکرێت کێشەکانی نێوان هەرێمی و کوردستان و حکوومەتی فیدراڵی لەسەر بنەمای هاوڵاتی بوون و ڕەگەزنامە سەرەکیەکان چارەسەر بکرێن. هەروە لەسەر بنەمای سروشتی سیستمی فیدراڵی لە ساڵی 2003 دامەزرا کە پێشتر تاگلایەنە لە ساڵی 1990 دامەزرا بوو. من پێم وایە ئایندەی هەرێمی کوردستان تەنانەت ئەگەر دوای دەیەک یان 2 دەیە یانیش زیاتر بێت تا ئەو کاتەی هەرێمی کوردستان سربەخۆ دەبێت، من پێم وایە ئەمە خواستی هەموو کوردێکە بۆ سربەخۆی کوردستان دەبێت دەوڵەت و خاوەن قەوارەی تایبەت بە خۆی هەبێت. هاوشەوی هەموو وڵاتانی دیکەی جیهان 4 نەتەوەی سەرکی لە ناوچەکان، نەتەوەی عەربی ژمارەیەک وڵاتی هەیە، نەتەوەی فارس هەیە کە دەوڵەتی ئێرانی هەیە، نەتەوەی تورکیە کە وڵاتی تورکیایان هەیە، تەنانەت نەتەوەی کورد لە قەوارێکی سربەخۆ هاوشەوی وڵاتانی دیکە بێبەشە. هەر ئەمەش بوو پێویستی کردووە بیرۆکەی گفتوگوی نێوان ڕۆشنبیرانی ئەو 4 نەتەوەیە بە مێشکماندا بێت لەسەر و خاڵی کە کۆمان دەکەنەوە کە ئاستی قوبوڵایەتیان زۆرە. ئەگینا بۆچی کورد کە نەتەوەیەکن؟ ئەگەر وەک نەتەوەیەک دانمان پێدانا ئەوە مافی بڕیاردان لەسەر چارەنووسی خۆیان هەیە. ئەگەریش مافی ئەویان هەبێت بڕیار لە چارەنووسی خۆیان بدەن ئەوە بۆیان هەیە کە دەوڵەتی خۆیاندا بمەزرێنن. بەڵام ئەمە بەهێز بەدی نایەت، بەڵکو لە ڕێگەی لەک تێگەیشتن، سازشکردن بۆ یەکتر، یەکلایکردنەوەی کێشەکان لە ڕێگەی فشارەکان و متمانەی هاوبەش دەکرێت تا ئەو کاتی کە خەونەکە دەبێتە ڕاستی. بەڵێ دی پرسیارە دیماهی وەرگرین کاک مزەفەر مزیری کەرەمکە. شكرا استاذ احمد، شكرا دكتورنا الفاضل. سوپاس مامۆستا ئەحمەد، سوپاس دکتۆری بەڕێز. هەمیشە لە لێدوانە سیاسەکان گوێمان لەوە دەبێت کە قۆڵایی استراتیژی بەغدا لە هەولێرە، هەروەها قۆڵایی استراتیژی هەولێر لە بەغدایە. هەروەک فەرمووتان پێویستە هەر
هەردوولا بەهێز بن بۆ ئەوەی دەوڵەتێکی عێراقی بەهێز هەبێت بەڵام لە واقعدا دەبینین کێشەکانی نێوان هەولێر و بەغدا خەریکە کۆتاییان ناهێت هۆکارەکەش ئەوەیە کە چەندین جار دوای 2003 تا ئەمڕۆ ژمارەیەک ڕێکەوتن لە نێوان هەولێر و بەغدا کراون بەڵام بەغدا جێبەجێ نەکردوون هەروەها چەند بڕگە و مادەیەکی دەستوری هەن بڕیار بوو ڕەوایەتیان پێ بدرێت یانیش دەنگیان لەسەر بدرێت یاخود جێبەجێ بکرێن لە ساڵی 2007 بۆ نمونە مادەی 140 یاسای نەوت و گاز لێرەدا پرسیاری من دەبێتە دوو بەش ناوخۆیی و دەرەکی پرسیاری ناوخۆیی چی لەسەر کورد پێویستە لەگەڵ بەغدا بیکات بۆ ئەوەی ئەو بڕگە و مادە دەستوریانە جێبەجێ بکرێن کە لە وادەی دیاریکراوی خۆیاندا جێبەجێ نەکراون هەرچی پرسیاری دووەمە سەبارەت بە مافی چارەنووسی خۆنووسین ئاماژەتان بەوەدا دۆسیەی کورد لە ساڵی 1991ەوە بەهێزەوە خۆی خزاندوتە ناو گۆڕەپانی نێودەوڵەتی و جیهانی پێویستە کورد ئێستا لە وێزگە نێودەوڵەتیەکان چی بکات بە تایبەت کە خاوەن دیبلۆماسیەت و سیاست و سەرکردە و سیاست مەدارە و لە کۆربەندە نێودەوڵەتیەکان بەشدارن زۆر سپاس الدولية وشكرا جزيلا زۆر سپاس باوەڕم وایە ئێمە بە قوڵی و ڕوونی باسمان لە بابەتی چارەسەریەکانی نێوان هەولێر و بەغدا کرد یەکەم پێویستی بەکاتە پێویستی بە متمانەکردنە پێویستی بە بەرەو پێشچوونە لای دەستە بژێری سیاسی چ لە بەغدا یانیش لە هەرێمی کوردستان ڕێگەم بدە پێت بڵێم نخبەی سیاسی دەسەڵاتدار لە بەغدا تەنانەت ئەگەر لە یەک ڕەنگیش بن بەڵام ڕێکەوتنی لەسەر هەبێت بۆ نمونە ڕەوتی 1970 کورسی بەدەستێنا بەڵام لە پەرلەمان کشایەوە ئەوانی دیکەی لە حەسرەتدا جێهێشت بۆ ماوەیەک سەریان لێ شێوە بۆ ئەوەی بزانن کە چی بکەن ئەمە گەورەترین ڕەوت بوو لە پرۆسی سیاسی کشایەوە کە بەلایانی کەمەوە بە شێوەیەکی کاتیە بۆیە لێرەدا هەندێک کێشە هەن لێرەدا دەکرێت لە ڕێگەی گفتوگۆوە ئەو کێشە نێوخۆیانە لاواز بکرێن و بگەنە خاڵی متمانەدار و بگەیشتن بە هەڵوێستە پێشکەوتوەکان بە شێوەیەکی هەنگاو بە هەنگاو کەڵەکەبوونی هێواشی درێژمەودا چارەسەریە خێرا و کاریگەر و بەپەلە و نمونەیی بەردەست نین لە کۆتاییشدا بە سیاست یان سیاست ئەو هونەرەیە کە دەکرێت ئەمە بکات بەڵام پێویستی بە قۆناغی جیاوازە واتە هەڵوێستەکان بەرامبەر بە دۆزی کورد لە ڕابردوودا لەگەڵەوەی ئێستا بەراورد ناکرێن تەنانەت لەلایەن نخبەی دەسەڵاتیشەوە وێڕێی هەموو کەم و کوڕیەکانیان ئەمە پێویستی بە گفتوگوی زیاتر و کەڵەکەبوونی زیاتر و قەناعەتی زیاترە سەبارەت بە کۆمەڵگەی نێودەوڵەتیش هەرچەندە کورد نمونەی ئەرێنی پێشکەش بکات کۆمەڵگەی نێودەوڵەتی بە چاوێکی باشترەوە لەو هەڵوێستە ئەرێنیانە دەڕوانێت هەولێر ئێستا بە پایتەختێک لە پایتەختە گرنگەکان دادەنرێت هەندێک جار بە وڵاتانی دیکە بەراورد دەکرێت لە کاتێکدا ئەو پایتەختی هەرێمەکە نەک دەوڵەت من پێم وایە ئەمە گرنگە هەولێریش پێویستی بە ژێرخان هەیە پێویستی بە پیشە سازیەکان هەیە پێویستی بە کشت و کاڵە بە تەنیا شەقام و باڵەخانەکان و هۆتێل بەسنین پێویستی بە ژێرخانێکی باش هەیە لەو باوەڕەشدام قۆناغی داهات و قۆناغی گەشەکردنی درێژمەودا دەبێت بۆ هەولێر دکتۆر گەلێک چاودێرن و کە بەحسێ هەندێککەن کو بەغداد نوکەدا لەمپەر و ئارێشا بۆ پێشڤەچوونە هەرێمە کوردستانت دانیت توێ هزرێدا کو ئەف پێشڤەچوونە هەرێمە کوردستانت چێبووی پرێکا بودجەیەکی بوو کو نەتگەیشتە 10 حتى 11 سەدەش بودجە عێراقێ لێ سەر هەندێرە هەرێم پێشکەوت لكن الإقليم من خلال هذه الموازنة القيدة تطورت في مقابل أن العراق بس بايتختك وكي بغداد أمشين بيجين صالت حفتي دا روشاويش نوكا تشترو بيش كفتي تربو أفيجي وكر كو أوين نوكا البغداد حكميت كان تشد بيت جبر تشاف بين رابونو حاجة نكرني وات كان كو كشان بهاري كان دا بتر بيش نكفيت حتى لا تتطور أكثر بعد چیکین اگر صباحی کارگاهات نوکرن هک جرخانات پیش خستن چید بید که شاید مازنتر بو هرمی چیکن بشكل أكبر يعني ليس هكذا بتواوي بمشوينيا سيركا
بەغدا بەلانی کەمەوە لە ساڵی 1970 تا ئەمڕۆ ڕوبەڕووی تایفەیەکی گەورەی پاشەخشە بووتەوە. یەکەمیان جەنگی عێراق و ئێران، دواتر سەرکێشێکی شەڕی کوێیتی بەدواداهات، پاشان گەماروی نێودەوڵەتی کە بەسەر عێراقدا سەپێنرا، دیاردەی بە گوندبوون ڕۆیدا بە فشل سیاسی سال 2003 حتی نوکه هوکار نبوو که بغداد پاش و بزفرید نەک تەنیا لە بەغدا بە گوندبوون شامی گرتەوە، دیمەشق، قاهرەی گرتەوە، بەیروتی گرتەوە و زۆرێک لە شارەکانی ئەوە هەمیش بەرکەتنەوان ڕژێمان بوون ئەوێت حکوموان وڵاتان کرد. ڕژێمەکان هۆکار بوون. ئەگەر ڕژێم پەیڕەوی سیاسەتێکی حەکیمانە نەکات کە هاوسەنگ بێت لە گەشەکردندا، عێراق و هەموو وڵاتانی ناوچەکە پشتیان بە گەشەی ئابووری دەبەست. گەشەی ئابووری جیاوازە لەگەڵ گەشەپێدان. گەشەپێدان واتە فراوانکردنی بژاردەکانی خەڵک، واتە گەشەپێدانی ئابووری، کۆمەڵایەتی، فێرکاری، ئاینی و هەمویان. ئەمەیە کە پێی دەگوترێت پرۆسەی گەشەپێدانی بەردەوام. چەمکی بەرتەسک بۆ گەشەی ئابووری کەڵەکەبوونی سەرمایە بوو لەسەر گەشەی ئابووری. ئەمەش لە عێراق ڕوویدا، لە جەزائیر، لە لیبیا، لە میسر، لە سووریا، لە یەمەن و هەروها لە وڵاتانی ئیشتراکی پێشوو. ئەوەی کە ڕوویدا نەبوو هۆی گەشەی ئابووری، بۆیە ئەو وڵاتانە بە خێراییدا ڕوخان. پێداگیری ئێمە لەسەر ئەزمون لە نێویشاندا ئەزمموی کوردستان کە ئەزمونێکی گرنگە بۆ ئەوەیە گەشەپێدانێکی بەردەوام و دوورمەودا تایدا ڕوو بدات. گەلک سپاس دکتۆر عەبدولحسین شەعبان گوتو بوو ماوێ سێ کات ژمێرێت بەردەوام گەلمەدا بۆی دیڤان سێ خەلەکاندا. سپاسیا vê bên firehiyêtkeyn û me gelek faydeşiz rû û bûçûnê tekirin. Her hosa spasiya hevalêt amadebûyî dikem ku divan sê xelekan da ew jî gelme dabûn. Bînerêt xweştivî vê em gehîne dîmahîk xeleka gel Diktor Abdulhesên Şeعبanî ku sê xeleke mel gel borandin ser babetê girêdayî Herêma Kurdistanê ve û Iraqê berî heftê sala ku şer û hevrikî bû û 32 sala ji îdara Herêma Kurdistanê û ew arêşet heyîn navbera Herêma Kurdistanê Bexda. Heta careka dî û xelekeka dî ji ber nayme li ser nakûkiyekane li ser nakûkiyekane ve xwedê li gel hevbît û mînin şad.